لەوانەیە پێشوو باسیەوەمان کرد کە هەر دروستکردنێک لە هەر پرۆسەی دروستکردنی هەر شتێکە مادەیەکەیە و شێوەیەکەیە کە دەدرێ بەو مادەیە و ئەو مادەیە بەرپرسە لەوەی کە ئەو شێوەیە ڕاگرێت و لەو شێوەیە بەند بێت. ئەگەر هاتووە لەو شێوەیە نەیتوانی بەند بێت، نەیتوانی خۆی ڕاگرێت، پرۆسەی دروستکردنەکە ڕوونادا. لەبەرەوە ئەو مادەیە دەبێت پارێزەری ئەو حدودانە بێت کە ئەو شێوەیە بۆی دیاری دێت. ئەوان پێشتر ڕوون کردەوە. ئێستا شتێکی تر باز دەکەین لەبارەی ئەوەوە کاتێک کە شتێک بکەرێک کارایەک دروستکەرێک شتێک دروست دەکا، یعنی شێوە دەدا بە مادەیەک، ئەو مادەیە بەهۆی شێوەکەوە تەملیک دەکا، یعنی دەیکاتەی خۆی، یعنی وای لێ دەکا کە ئیتر ئەو حەقی تەسەڕوفی تایە هەبێت و ئەو حەقی ئەوەی هەبێت کە چی لێ دەکات و چی لێ ناکات. باسی ئەومان کرد کە دنیای مۆدێرن جیا لە دنیاکانی پێشوو هێزی دروستکردنی لەناو ئەوروپیەکانە، یعنی هێزی دروستکردن لەناو ئەوروپیەکانە چالاک بوو، دنیای مۆدێرن هاتە ئاراوە و هەموو شتێک وەکو مادەیەکی خاو سێر دەکرا بۆ دروستکردن. و ئەوروپیەکان عەقڵی ئەوروپی ئەم ئایدیاڵانەی هەڵگرت بوو، ئەم شێوانەی هەڵگرت بوو و پێویستی بە مادە هەبوو بۆەوەی ئەو شێوەیە بداتێن، شێوەکانی بداتێن. تاوان باسی ئەوەشمان کرد ڕۆژهەڵاتناسی کە هاتووە بۆ ئەوەی میلەتەکانی ئەم مەنتیقەیە بناسێ، ڕۆژهەڵات بناسێ، بۆ ئەوە نەبوو بیان ناسێ، بۆ ئەوە بۆ یعنی وەکو میلەتێک بیان ناسێ، وەکو نەتەوەیەک، بۆ وەکو مادەیەک بیان ناسێت، وەکو مادەیەکی خاوکە شیاوی ئەوەیە فۆرمێک لە فۆرمەکان وەرگرێکە ئەو ئەقڵە پێی دەدا. و گەڕانی وتمان بینەکەیە لە بینی یعنی چ لە عالەمی ئینسانیەکە و چ لە عالەمە سروشتێکە عەقڵی ئەوروپی بەردەوام وا سەیری ئەم شتانەی کردووە کە مادەن نەک بوونەوەرن. فەرقی بوونەوەر و مادەی بوونەوەر چییە؟ بوونەوەر مادەیە لەگەڵ شقلێک کە پێی دراوە، فەرزەن درەختێک بوونەوەرە، فۆرمێکی پێدراوە و مادەیەکیشە، ئەم مادە و فۆرمە پێکەوە بوونەوەرێکی سربەخۆ دروست دەکەن و ئەوەی بەرپرسیارە لەوەی کە بوونەوەرێکی سربەخۆ بێ شێوەکەیە، فۆرمەکەیە، ئایدیاکەیە. بە نمونە تۆ ئاسنە دەیە تۆ دەتوانی کۆمەڵە شقلی جۆراوجۆری بدەیتێ کۆمەڵە بوونەوەری جاجا دروست دەبن، بەڵام ئاسنەکە هەر ئاسنە. ئەو کۆتوبەندەی کە مادەکە وەری دەگرێت ئەوە وا دەکا کە ببێتە بوونەوەرێکی جای لەوانی تر و ئەو شێوەیە جیای دەکاتەوە، ئەو مادەیە جیا دەکاتەوە و دەهێنێ کە جیای کردەوە شێوەکەی پێدرا ئەو کاتە دەکاتە شتێکی سربەخۆ. جا ئەگەر ئەوە سەیری دنیا بکەین لەم مۆزوعی دروستکردنەوە کە ماهیەتی مۆدێرنزمە وەکو ئایدۆلۆژیای سەردەم، کە سەیری میلەتەکان دەکەین، میلەتەکان کاتێک مادەن ئەو کاتە فۆرمێکیان پێ دەدێەوە دەکرێنە بوونەوەرێکی سربەخۆ. ئەگەر لە ئاستی دەوڵەتا سەیریکەین، دروستکردنی دەوڵەتەکان عیبارەتە لە چی؟ لە دانی شێوەیەک کە ئەو عەقڵە ئەوروپیە دەیدا بەچی؟ بەو مادەیەی کە عیبارەتە لە کۆمەڵە خەڵک، عیبارەتە لە کۆمەڵە میلەت، بەڵام ئەم چاوە وەکو میلەت سەیریان ناکە و دەبێ ئەوانە هەمووی بشنەنا ئەو فۆرمەوە کە پێیان دەدێت و تەبعاً هەموو پرۆسەیەکی دروستکردن جۆرێک لە جەبر لەسەر مادە دروست دەکەن. یعنی بۆ نمونە تۆ بتەوێت لە تەختەیەک شتێک دروستکەی دەبێت چی بکەیت؟ دەبێت لێدەی، دەبێت ئەو تەختەیە ببڕی، دەبێت هێزی بکەیتە سەر، وەفشاری بکەیتە سەر، دەبێت وای لێ بکەیت کە شیاوی کەی بۆ ئەوەی کە شێوەکە وەربگرێت. و ئەم ئەگەر لە ناو مۆزوعی دەوڵەتا سەیریکەین ئەو جەنگانەی کە ڕوو دەدەن، ئەو جەنگانەی کە ڕوویان داوە بۆ دروستبوونی دەوڵەتەکان، ئەو جەنگانە جۆرێکن لە چی؟ لە مادەسازی بۆ ئەوەی شێوەکە وەربگرێت و جیاکردنەوەی ئەم جوگرافیایانە کە هەن ئەم لە دروستکردنی ئەم دەوڵەتانە
هەمووی طبعا بە شەڕ تێپەڕیوە هیچ دەوڵەتێک بەبێ شەڕ بەبێ جەنگ دروست نەبووە بەبێ جەنگێکی سەخت ناکۆتە ئارەوە و ئەگەر ئیعلانی دەوڵەتەکەش کرابێ یا جەنگەکە پێش دەوڵەتەکە کراوە پێش ئەوەی ببێتە ئیعلانی دەوڵەتەکە کرا یا کەوتووەتە دوای ئەوە بوونی جەنگ لە دوای ئیعلانکردنی دەوڵەت معنای ئەوە دەگەیەنە هیچ تاکو ئەو مادەیە هیچ تاکو شێوەکەی نەگرتووە وە ساز نەبوو جا لێرەوە شتەکان وابزانم ڕۆشن دەبنەوە ئەوروپا یا ئەو هێزە خۆڵکێنەرەی دووسکەرەی کە لەناو ئەوروپا هەیە ئەو عەقڵە ئەوروپیە طبعاً ئەم عەقڵە عیبارەت نییە لە یەکێک لە میلەتە ئەوروپیەکان تعبیری لێ ناکەن بڵێن ئەو ئەیترەوە ئەوەیە ئەو خاوەندەیە ئەم خاوەندە دووسکەرە لە کۆی میلەتەکانە هەیە لە کۆی ئەو میلەتانە هەیە کە چارەنووسی ئەو دروستکراوانە دیاری دەکەن کە چارەنووسەکەیان دیاری دەکەن بکرێن یان نەکرێن نەک ببن یان نەبن بکرێن یان نەکرێن چونکە مەوزوعی بوون ببن یان نەبن ئەمەیان هێزێکی دەرەکی دروستی ناکە ئەمە خاوەندێکی ناوەکی هەیە لەناو ئەو میلەتە کە عیبارەتە لە ڕوحی ئەو میلەتە ئەو شکڵە دەدا بەچی ئەو فۆرمە دەدا بەو میلەتە و تەنانەت دەکرێت فۆرمێکی ئیداریش بدا بە بەڕێوەبردنە ژیانی مادیە و میلەتە و لێرەوە چی دروست دەوێت دەوڵەت دێتە ئاراوە یعنی ئەگەر بگەڕێنەوە بۆ هیگڵ لە مەوزوعی دەوڵەتە دەوڵەت بەرهەمی پەرەسەندنی ڕۆحە یعنی مەوزوعی دەوڵەت لە لای هیگڵ جیاوازە لە مەوزوعی دەوڵەت لە سەردەمی مۆدێرن دەوڵەت لە دەرئەنجامی پەرەسەندنی ڕۆح و پێداویستەکانی ڕۆح و بە بڕیاری ڕۆح دێتە ئاراوە ڕۆح لە قۆناغە لە قۆناغەکانی ئەو پەرەسەندنی ئەو میلەتە و وشاربوونەوەی ئەو میلەتە بەو ڕۆحە ئەو ڕۆحە کۆمەکی دەکات بەوەی بە ئایدیاڵەکانی خۆی بۆ ئەوەی چی بکە ژیانی خۆی بەپێی ئەو ئایدیاڵانە ڕێک خاتەوە و حەسەبە هوشیاری هەر میلەتێک بە ڕۆحی خۆی چی دێتە ئاراوە دەوڵەت دێتە ئاراوە و ئەو ڕۆحە لە شکلە مادیەکەیە شێوە دەگرێت کە عیبارەتە لە دەوڵەت ئەگەر لێرەم لە حەزە بکەین سێر دەکەین هێزی خۆڵکێنەر لە مایە کە دەبێت لە ناو چیایە لە ناو میلەتەکە خۆیەتی ئەو هێزە لە دەرەوەی ئەو نییە بەڵام لەوی تریانە ئەو هێزە لە دەرەوەی ئەوە وکە لە دەرەوەی ئەوە شکل دەدا فۆرم دەدا بە وەکو مادەیەک مامەڵەی لەگەڵ دەکات فۆرمی پێ دەدا و دەیەنێتە ئاراوە طبعا ئێستا ئیتر شتەکان ڕۆشنە و ئەم پرۆسەی دروستکردنە ماهیەتی مۆدێرنیزم پێدێن یعنی تۆ ئەگەر لە دروستکردن تێنەگەی لە مۆدێرنیزم تێناگەی و لەبەرەوە ئەو تاریفانەی بۆ مۆدێرنیزم کراوە بەو معنایە کە دنیایەکی نوێیە و دێنێتە ئاراوە و پەرە بەو شتانە دەدا و ئەمانەت لە ڕاستیە هەمووی تاریفاتی شکلین لە ڕێگەی کۆمەڵە دەرکەوتەی کە تەنانەت تاقی نەکراوەوە کە ئەگەر بیان خەیتە ناو تاقیکردنەوە لەوانەیە دەرنەچن لە تاقیکردنەوەکە تعریفی مۆدێرنیزم کراوە جیهانی مۆدێرن محکومە بەو پرۆسەی دروستکردن و لەوێشەوە ئێمە دەتوانین چی بکەین لە مۆدێرنیزم تێبگەین و لە دروستکراوەکانی تێبگەین طبعا دنیای مۆدێرن کە شتەکانی خۆی دروست دەکات ئەم عەقڵە مۆدێرنە ئەم عەقڵەی کە دێت ئەم عەقڵە دروستکەرە کە ئەم دنیایە دروست دەکات لە عینی کاتە ئەم دنیایە دروست کرد نەریتێکیش بۆ بەڕێوەبردنی دنیا دادەنی ئەلێرەوە مەوزوعی تازەگەری نوێگەری هەر شتێک نوێ نەبێ ئەوە لەناوم دنیایە ڕێی نابێتەوە مەوزوعی پێشکەوتن خوازی ئەمانە دێوە کە مارتن هایدگر پێی دەڵێت میتافیزیکای یعنی نوێی جیهان کە عیبارەتە لە مەوزوعی پێشکەوتن خوازی مەوزوعی پێشکەوتن ئەو ناوی دەبا بە میتافیزیکای جیهانی مۆدێرن یعنی چی میتافیزیکا یعنی ئەو هێزەی کە لە پشتەوە حکمی هەمومان دەکات بەو معنایە هەر شتێک پێشکەوتو نەبێ ئەو شتە وجودی نییە
بەڵام بەر لەوەی پێشکەوتو بێ بە چی پێشکەوتو دەبێت بە پرۆسێ دروستکردنەکە بڕوە جار لێرەوە ئێمە دەتوانین هەندێک ڕۆشنتر بکەینەوە ئێستا لەناو ژیانی تازە تەنانەتە و اعتقاداتانەی کە پێشتر حکمی گیانیان دەکرد وەکو اعتقادات مەزەبیەکان ئیتر چ مەسیحی بێ یا ئیسلامی بێ کە مەزەبەکان حکمیان کردووە نەگاینەکان عیسا حکمی نەکرد عیسا نە دەوڵەتیە بوو نە حکومەتیە بوو نە هیچ شتێکی بوو ئەوەی حکمی کرد دواتر کاسۆلیک و پرۆتستانت و مەزاهبی مەسیحی ئەوەی لە سەردەمی ئیسلامیشا حکم دەکا لە ڕاستیە محەممەد دەوڵەتی نەبوو شتێک نییە بە ناوی مؤسسات کە لەو سەردەما هەبوو بێ وەکو چۆن لە خەلافەتە مؤسسە هەیە دەستگایەک هەیە بۆ جێش و بۆ پۆلیس و بۆ چوزانم مەوزوعی اقتصاد و ئەوانەی کە ئیتر کە دەوڵەت پێویستێتی لە ڕاستیا وەکو بە شکڵێکی مؤسساتی لە سەردەمی خلافەتەکان دروست دەبێت کە خلافەت دروست دەبێت تەمەن خلافەتی ئەمەوی لەوێەوە ئیتر ئەم شتانە دێنە ئاراوە ئەوانە لە فترەی سەرەتای سەرهەڵدانی ئەم دینە ئەم دینێکی بێدەوڵەت بوو لە ڕاستیە وە شتێک نییە کەس ناتوانێت وەساق کاتەوە کە شتێکە بووە لە فترەی سەرەتاوە بە ناوی دەوڵەت بەرحاڵ ئەوەی کە هەیە مەوزوعمان من لێرە باسی کەم مەوزوعی مەزەبە مەزەب ئێمە دەزانین لە دوای پەیدابوونی دینەکانەوە بێتە ئاراوە ئەوەی دەوڵەتی هەیە دەوڵەتی مەزەبە ینی دەوڵەتێکی مەزەبیە ئەوەی کە من لێرە دەمەوە باسی کەم ئەوەیە کە بەر لە مۆدێرنیزم دەوڵەت دایمە دەوڵەتێکی دینی بووە وە شەرعیەتێکی مەزەبی نەک دینی مەزەبیە بووە ئەم مەزەبانە هەر یەکە گیانبینی و ئەعتقادات و سلوکیاتی خۆیان هەبوو وە سیستەمێکە بووە کە پەیڕەویان کردووە بەڵام لەگەڵ هاتنی سەردەمی مۆدێرنا ئەم مەزەبانە لە ڕووی ئەعتقادیەوە تووشی دەبن تووشی کێشە دەبن لەگەڵ پەیدابوونی زانست و مەوزوعی تاقیکاری و ئەم شتانێک کە دەکرێت و مەوزوعی و تەسەورانێکە لە ڕێگەی تاقیکاریەوە لەسەر گیان و لەسەر تەنانەت خوا و لەسەر ئەوانە دروست دەبن زەلزەلە دەکەوێتە ناوچیەوە ئەعتقاداتی مەزەبیەوە و مەزەبێک بۆ ئەوەی بتوانێت وجودی خۆی لە ناو گیانە مۆدێرنەکە بێنێتە ئاراوە ئیلا نادەبێت چی بکات دەبێت قبولی پرۆسەی دروستکردن بکە دەبێت ئەویش جارێکی تر دروست بکرێتەوە و دەبێت ئەویش بە دروستکردنا بڕوە هەر لەبەر ئەوەیە سێر دەکەی علم دەبێتە سەرچاوەی ڕەوایەتیدان بەچی تەنانەت بە تێکستە دینێدان کەسێکی مەزەبی بۆ ئەوەی وجودی خوا ساخ کاتەوە بۆ من پشت بە چی دەبەسێت پشت بە زانست دەبەسێت و بۆ ئەوەی ئەم بیر و باوەڕە جێگیر بێت مزداقیەتی خۆی لە دەستنەدا دەبێت چی بکە دەبێت ڕەوایەتی لە زانست وەرگێت دەبێت ڕەوایەتی لە مۆدێرنیزم وەرگێت بە دووستر بڵین ڕەوایەتی لە مۆدێرنیزم وەرگێت بە معنایەکی نەکرد تەبەن ئاینش فەرزەت ئیسلام و ئاینە ئاسمانیەکان تەنانەت بوزیەتە تا قبولی پێشکەوتن نەکە یعنی قبولی دروستکردەوە نەکە ناتوانێت بێتە ناوەم دنیا مۆدێرنەوە لە سوچێکا دەمێنێتەوە کۆتایی پێدێت بۆ ئەوەی خۆی پارێزێت چی دەکات دێتە ناو دنیای مۆدێرنەوە و بە مەقایستی دنیای مۆدێرن جارێکی تر خۆی دەبێت دروست کاتەوە لەبەرەوە ئەم پرۆسەی دروستکردنە بەناو هەموو شتێکە تێپەڕیوە و هەر دەبێت شەرعیەت ئەلەوێەوە بۆ هەر شتێکە لە ناو دنیا تازەکە هەبێت وەرگیرە لەوێەوە کە دەبێت ئەم شتێکی پێشکەوتو سەردەمی بێ و لەگەڵ سەردەمەکە گونجاو بێ بەڵام سەردەمەکە کێ دروستی کردووە ئەوەی کە ئەم لەگەڵ یا گونجاوە کێ دروستی کردووە کێ ئەم دنیا تازەیە دروست کردووە و ئەو ئایدۆلۆژیایی لە پشت دروستکردنی ئەم دنیا تازەوەیە حکم دەکات چییە دەبمان مۆدێرنیزمە هەر لەبەرەوەشە ئەوەی کە بە شکڵێکی تەبیعی هەیە بەهای نامێنێ وجودی نییە دەبێت ئیلا ناچی بێ
دەبێت بە پرۆسی دروستکردنا بڕوە بە پرۆسی دروستکردنیش کۆمەڵە مقیاس و هێنەیە دەبێت بۆ مقیاسانە بە پرۆسی دروستکردنا بڕوە یعنی چی یعنی دەبێت شێوەیەک وەرگرێت کە لەگەڵ سەردەمەکە گونجاوە بە معنایەکی تر یعنی دەبێت شێوەکان لەکوێ وەرگرێ لە سەردەمەکەەوە وەرگرێ لەو عەقڵەوە وەرگرێکە دنیاکەی دروست کردووە کاتێک ئەم شێوەکەی خۆی وا تەسەور دەکا خۆیەتی شێوە دەدا بەخۆی لە ڕاستیە ئەم نییە شێوە دەدا بەخۆی چونکە کە شێوەیەک دەدا بەخۆی ئەو شێوەیە نەبێت کە لەو عەقڵا هەیە ئەو کاتە ئەمە چییە ناتوانێت بێتە ناو دنیا تازەکەەوە لەبەر ئەوە ئیلانا دەبێت چی بکە لەو شێوەیە بدا بەخۆی کە دنیاکە لەوێ هەیە ئەو کۆدە بخوێنرێتەوە یعنی بە معنایەکی تر شێوەکان هەمووی لەو عەقڵا حازرن هەموو شتێک دەبێت لەسەر ئەساسی ئەو شێوانە چی بکە خۆی تازە بکاتەوە خۆی نوێ بکاتەوە و بکەوێتە ناو چیەوە بکەوێتە ناو پێشکەوتنەوە تەبان پێشکەوتن عیبارەتە لە چی لەوەی لەو پرۆسەی دروستکردنەوە بۆ مقیاسانەی کە ئەو میتافیزیکایە هەیەی بە معنای گەریەکەی میتافیزیک عیبارەتە لەو یاسا پشتێکی نادیارانەی کە حکمی ئەو بوونەوەرانە دەکەن کە لە ناو گیانە هەیە لەبەرەوە ئەوەی نوێ نەبێ ئەوەی پێشکەوتوو نەبێ ڕێگەی نابێتەوە لە چیا لە ناو دنیا تازەکە بۆ نمونە ئەگەر شتێکی زۆر زۆر بەهایەکی ئەو تۆی نەبوو بێت لە سوچێکی دنیا لە ناو قەبیلەیەکی زۆر بیداریە کە لەوانەیە هیچ چینێکیان نەبوو بێ ینی هیچ کولتورێکی باڵایان کولتورێکی پەرەسەندوویان نەک پێشکەوتوو بۆ نمونە ئەو گۆرانیانەی کە قەبیلەکان هەیەیانە ئەم گۆرانیانە کە دێنە ناو دنیا مۆدێرنەکەەوە بە مقیاسی دنیا مۆدێرنەکە و بەپێی ئەو ئالەت و مۆسیقا و فەزایە جارێکی تر دروست دەکرێنەوە بەها پەیار دەکەن بەهایەکی بەرز لە کاتێکا بەڵام ئەمەی کەم بەها بەرزە پەیار دەکات لە ڕاستیا چییە ئەو وینە نییە ئەو گۆرانیە کۆنە نییە هی ئەو کولتورە بەوەی ئەم بەهایی پێدەدا ئەم مقیاسانەیە یعنی ئەمەی کە هەیە هێزێکی زۆر سەیری هەیە شتانێکی زۆر زۆر بێنرخ دەتوانێت چی لێ بکە نرخێکی بەرزیان پێ بدا بەڵام بەمەرجێ لەگەڵ مقیاسەکانی ئاساز بنەوە لەبەرەوە چ شتێک لەگەڵ مقیاسەکانی ئەو ئاسازە پێوانەکانی ئەو ئاساز دەبێتەوە چ شتێک ئەو شێوانە وەردەگرێت کە ئەو پێیان ڕازیە ئەوە چی دەبێت بەرز دەبێتەوە ئەوە دەبێتە شتێکی جیانی لە شتێکی زۆر زۆر ناوچەیی زۆر 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 لۆکاڵیەوە ئەم شتە کاتێ بۆ پرۆسە دەڕوا دەبێتە چی گۆرانیەک بێ هەموو دنیا پیاڵ دەپەڕێ بەم گۆرانی بەڵام ئەم گۆرانیە دەبێت چی بکرێت بەو مقیاسانە بەپی ئەو شێوانە جارێکی تر دروست بکرێتەوە لەبەر ئەوە ئەم دنیایی کە ئێمە دەبینین ئاوا سادە نییە وە سیاسەت لەم دنیای عیبارەتە لە چی عیبارەتە لەوەی چۆن ئەمە دەکەیتەوە مادەیەک و بۆ پرۆسەی دروستکردنا دەیبیت تاوەکو ببێتە بوونەوەرێکی تازە لەبەرەوەی ئەوەی کە دەڵێ خۆی نوێ دەکاتەوە لە ڕاستیە مۆزوعەکە خۆ نوێکردنەوە نییە خۆی نوێ ناکاتەوە دەبێت خۆی نوێ بکاتەوە بە پێچی بە پێی ئەوەی سەردەمەکە دەیەوێت سەردەمەکەش کیا نەریتەکانی ئەو سەردەمەی داڕشتووە ئەو عەقڵە مۆدێرنەی کە هەیە لەبەرەوە هەر شتێک کە دەیەوێت بچێتە ناو دنیایەوە مەحکومە بەچی بە ئایدیاڵەکانی ئەو خواوەندەی کە دنیاکەی ساز کردووە ئەسا ڕۆشنەوە بزانین و طبعا چ بۆ نمونە چ بیر و باوڕێکی دینی تەقلیدی دەتوانێت بڵاو بێتەوە لە ناو دنیا ئەوەی کە دەتوانێت خۆی لەگەڵ ئەو فۆرما ساغ کاتەوە ئێستا گەر ملاحەزە بکەیت زۆرێک لە ئیسلامی مەذهبی هەیە چونکە کە دەڵێن ئیسلامی مەذهبی ئەوەش کە لە ئەوروپا دەبێتە ئیسلامیا دەبێتە شیعەیە دەبێتە سونە عەلە الأکثەر سونەن یعنی لەوێ شەرەمدا بەشبوونە جارێکی تر دروست دەبێتەوە ئەوەی کە لەوێ هەیە دەبێت بە پێی مقیاسەکانی سەردەمەکە خۆی جارێکی تر داڕێژێتەوە ئەمەی کە دەڵێن خۆی دادەڕێژێتەوە لە ڕاستیا خۆی نییە خۆی دادەڕێژێتەوە
دادەڕێژێتەوە لەلایەن سەردەمەکەەوە. بۆچی خۆی نییە؟ چونکە ئەگەر بەپی ئەوە ئەو ئایدیاڵانە ئەو پێوانانە خۆی دانەڕێژێتەوە سەردەمەکە چی ناکە؟ قبولی ناکە، فڕێ دەدات، ینی لە گیانەکە دەیکاتە دەرەوە. و دەبێت زەوق و ئەو شتانی کە هەمانە کێتوانی لەگەڵ سەردەمەکە ئەم زەوق و شتەی خۆی ڕێکخاتەوە، واز لە شتەکانی خۆی بێنێ، ئەوە دەتوانێت لە ناو گیانەکە چی بکە؟ بەها پەیداکە. هەر لەبەرەوەشە دەبینن شتانێکی زۆر زۆر بێنرخەیە، بەڵام کە دەچنە بەناو پرۆسەی دروستکردنەکە دەڕۆن چیان لێدێ؟ دەبنە شتێکی گیانی. ئەمە چۆن لە پڕ دەبێتە ئەم شتە گیانی؟ ئەمە لەبەرەوە ئەوەی کە فعلەن ئەوەی ئەو مادەی ئەو شتێک کە خۆی دەکاتەوە بە مادە کەمترین مقاومەی هەیە، ئەوە باشتر دەتوانێت چی بکە؟ فۆرمەکان وەرگێت. ئەوەی زۆرترین مقاومەی هەیە ئیستیعدادی نییە ئایدیاڵەکەی خۆی لەدەست بدە، چونکە بۆەوەی ئێمە شتێک دروستکەینەوە دەبێت لە ئایدیاڵەکەی خۆی بەتاڵیکەینەوە، لە شێوەکەی خۆی بەتاڵیکەینەوە، جا دەتوانین چی بکەین؟ شێوەیەکی تازەی بدەین. بۆ نمونە ئەگەر ئێمە لە تەختە کورسیەکمان دروست کردوێ بمانەوێ شتێکی کورسیەکی تری تازەی لێ دروستکەین، دەبێ ئەو شێوە کۆنە لەو شێوە کۆنە دای بڕنین جارێکی تر شێوەی بدەینەوە پێ بدەینەوە، و شێوەکەش دەبێت ساز بێ لەگەڵ ئەوەی کە پێی دەدایانی، دەبێت ئەو مادەیە ساز بکرێتەوە لەگەڵ. جا ئەم سازکردنەوە و دروستکردنەوەی لە ڕاستیان لە عینی کاتیشا چیە؟ گواستنەوەی دەسەڵات. گواستنەوەی دەسەڵاتە لە دروستکەری یەکەمەوە بۆ دروستکەری دووەم، ئەوەی کە محکومی کردووە بەوەی هەڵوەشێتەوە جارێکی تر بەپێی ئەوە ئایدیاڵەی کە لای ئەوە دروست بکرێتەوە. کاتی ئەوە ئایدیاڵەکەی پێدا لە عینی کاتیشا چی دەکا؟ حکمیشی دەکا وەکو خاوەندێ. بۆچی؟ چونکە ئایدیاڵەکەی ئەم ئایدیاڵە لە عەقڵیە وایە، کە لە عەقڵی ئەوایە مەربوطە بە چیەوە؟ کاتێک کە دەیدا بەم شتە، ئەم شتە یەکسەر مەربوط دەبێ بە عەقڵیەوە. لەبەرەوە لە ڕووی ئەعتیقادیەوە ئەم شتە دایمە محکومە بەچی؟ بەوەی کە ئایدیاڵەکەی پێداوەوە تازەی کردوێتەوە. ئەومان ڕۆشن کردەوە کە ئەم پرۆسەی دروستکردنە ئاوا پرۆسەیەکی سادە نییە. ئەم پرۆسەی نوێکردنەوە و خۆگونجاندن لەگەڵ سەردەم چییە؟ ئێمە کە دەڵێن لەگەڵ سەردەمەکە خۆت بگونجێنە سەردەم چییە؟ کێ دروستی دەکات؟ سەردەمەکان سەردەم چۆن دەگۆڕێت؟ چی دەیگۆڕێت؟ عادەتەن ئێمە کە دەڵێن لەگەڵ سەردەمەکە خۆت بگونجێنە یانی چی؟ یانی لەگەڵ ئەو وەسایلە تازانەی کە لە ئەوروپاوە دروست دەکرێن، ئەو هێزە دروستکەرە دروستی دەکات، گۆڕانێکی دروست دەکات لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان و لە هەموو شتەکانی تر تا دەبێت و خۆتی لەگەڵ سازکەیتەوە. ئەگەر خۆتی لەگەڵ ساز نەکەیتەوە پێت دەڵێن جێدەمێنی. لە چی جێدەمێنی؟ و هەموو شتێکیش ئەمە نییە بڵین شخصێک، ئەمە چەند بۆ شخصێک وایە، بۆ اعتقادێکی دینیش تەنانەت وایە، مەزەبیش وایە، بۆ هەموو شتێک وایە، بۆ نەریتێکی کۆمەڵایەتیش وایە. دەبێ و نەریتە کۆمەڵایەتە چی بکە؟ دەبێ خۆی ساز کاتەوە لەگەڵ سەردەمە، بۆ زمانێکی ژوایە. ئەمەی ئێمە دەبێ خۆمانی لەسەر ئەساسی ئەوە ڕێکخێنەوە چییە؟ سەردەم چییە؟ سەردەم کێ دروستی دەکات؟ سەردەمە لە خۆی دروست دەبێت، لە عاسمانەوە دێتە خوارێ؟ حتمما هێزێک هەیە دروستکەری سەردەمەکەیە، ئەو سەردەمەی کە دەبێت هەموو شتێک خۆی لەگەڵ ساز کاتەوە، ئەوەشی خۆی لەگەڵ ساز دەکاتەوە، ئەوش دەچێتە ناو پرۆسەی دروستکردنەکەەوە. ئەو بە شکلێکی ناڕاستەوە خۆچی دەبێت ئەو سەردەمە ئایدیاڵەکەی پێ دەدات و دەبێ و لەگەڵ یا خۆی ساز کاتەوە. ئەوە خۆی نییە، دەبەرەوە خۆی نییە خۆی دەگۆڕێت، ئەوە سەردەمەکەیە دەیگۆڕێت. یعنی ئەوەی کە هەیە وا دەکات کە ئەم بچێتە ناو ئەو دنیایەوە. ئەی چۆن دەچێت؟ ئیلانا دەبێ ئایدیاڵەکانی وەرگێت، دەبێ نەریتەکانی وەرگێ و شتەکەی خۆی پێ داڕێژێتەوە، جا دەتوانێت بچێتە ناوی. دەبێ خۆی مهەیە کا بۆ ئەوەی
لەگەڵ سەردەمەکە یەک بێتەوە خۆی سازکە یانیش ینی مادەکەی وا لێ بکە کە بشێ بۆ ئەوەی ئەو فۆرمە وەرگێ ئەگەر فۆرمەکە وەرنەگرێ و کاتە لە سەردەمەکە جێ دەمێنی بەڵام کەس ناپرسێ ئەرێ ئەو سەردەمە چییە کە دەبێ هەموو کەسێک خۆی لەگەڵ یاڕێک بخاتەوە تەنانەت دەبێ ئێمە وەسایلەکانمان تەنانەت دەبێ زەوقمان تەنانەت دەبێ هەموو شتێکمان ئێمە چی بکەین لەگەڵ سەردەمەکە سازکەینەوە بۆ ئەوەی لە ناو سەردەمەکە هەبین و وەجێ نەمێنین و ئێمە بۆ ئەوەی ون نەبین لە ناو سەردەمەکە جێ نەمێنین ئامادەین چی بکەین ئامادەین دەستبەرداری شتەکانی خۆمان بین شکلەکانی خۆمان بین و فۆرمەکانی خۆمان بین و ئەو فۆرمە وەرگرین کە سەردەمەکەت دەیسەپێنێ بەسەرمانە یعنی دایما لە سەردەمی مۆدێرنا ئەبێ ئێمە مادەیەکی ئامادەکراو بین بۆ دروستکردن هەمیشە دەبێت لە مادەیەکی ئامادەکراو بین هەمیشە دەبێت مادەیەک بین فۆرممان بدرێتەوە و جارێکی تر ساز بکرینەوە بۆ ئەوەی لە سەردەمەکە جێ نەمێنی بەڵام ئەمە لە ڕاستیا بۆ ئەوە نییە لە سەردەمەکە جێ نەمێنی بۆ ئەوەیە لەژێر حکمی ئەو خاوەندە دەرنەچین چونکە ئەو خاوەندە لە ڕێگەی ئایدیاڵەکانی ئەو وتمان ئێمە بەند دەکات لە ناو چیە ئێمە وەکو مادەیەک بەند دەکات لە ناو شێوەکانی خۆیان ئێستا وابزانم ڕۆشنە کە مۆزوعی دروستکردن تاکوێ دەڕوا ینی شتێکی وەکو شتێکی هەمیشەیی لێ هاتووە وەکو ئەو سازی و ئامادە باشەی کە تۆ دایمە دەبێ هەبێ وەکو جۆرێک لە عیبادەتی مۆدێر تازەی لێ هاتووە و دەبێت تۆ بیکە ئەو شتانە بکەی ئەوەتە فەرزە ئەگەر ئەو شتانە نەکەی ناتوانانی وەزیفە دەبێت ناتوانانی کۆمەڵە شت دەبێ بیکەیت و نەریتیشە نەریتێکەیە کە ئەم نەریتە شێوەکەت پێ دەدا ینی ناوەڕۆکەکە مەوزوع نییە گرنگەوەی ئەو شێوەیە وەرگری هەرچی بێ چی توانی بە ئاسانی ئەو شێوە وەرگێ زوو خۆی سازکە مقاومەی نەبێت بەرگری نەبێ بۆ ئەوەی ئەو فۆرمە وەرگێ ئەوە زیاتر زووتر دەچێتە پێشەوە ئەگەر لەمەوە سێرکەین ئەوە دەردەکەوێت کە کورد بۆیە نەبووە بە دەوڵەت چونکە مقاومەیەکی تایە نایەڵێ ئەو فۆرمە وەرگێ ئەم بەرگریکردنە چییە تەمەەن ئەم بەرگریکردنە و باسکردن لەم بەرگریکردنە دەبێت هەڵگرین بۆ وانەکانی دواتر بەڵام ئەم بەرگریکردنە هەیە یان نییە ئەوە ئێمە بە ئاسانی هەستی پێ دەکەین ئەگەر لە هەر شتێکی کوردەوە بڕوانی نەستی پێ دەکەین تەمەنە لێرەوە ئێمە دەزانین لە ناو کووردا هێزێکی بەرگریکردن هەیە بەڵام ئەم هێزە هیچتاکو لێ نەکۆڕاوەتەوە هێشتاکو ئێمە نازانین چییە هێشتاکو نەمان پرسیوە ئەرێ هێشتاکو هەر دەرکمان بەوە نەکردووە ئەسڵەن لەناو ئەمەیکە ئەم کووردە لەناو ئەم کووردە ئەم میلەتە شتێکی ئاوا هەیە و بەرپرسیارە لەوەی کە ئێمە دەوڵەت نین و هۆکاری ئەساسیە لەوەی کە ئێمە دەوڵەت نین ئێمە لەمەمان نەپرسیوەتەوە ئێمە تەنها ئەوە دەزانین دەڵێن ئەگەر کورد لە ناو خۆیان یەک بواە دەوڵەتی بۆ دروست دەبوو هەموو جارەیە سیاسیەکان ئامۆژگاریمان دەکەن بەوەی کە با یەک بین ئەگەر یەک بین دنیاکە ئێستا هەلە بۆ ئەوەی دەوڵەت دروستکەین ئێمە هەرە من دەزانین وەقەتیش بیری لەوە ناکەینەوە ئەی باشە بۆ کاتێک کە دەمانەوێت دەوڵەت دروستکەین ئەم یەکبوونە دروست نابێت ئەی ئەم یەکبوونە چییە ئەی ئەو بەرگریە چییە لەناو ئەم گروپانە کە ڕێگرە لە بەردەم ئەوە یەکبوونەکە دروست بێت و کەس ناپرسێتەوە لەمە تەنها چییە ئێمە خۆمان تاوانبار دەکەین بەوەی کە نەمانتوانی فرسەتێکی باش بوو نەمانتوانی لەو کاتا یەک بین تاوەکو دەوڵەتەکەمان بۆ دروست بکەن
وهرچی دراسات دەخوێنیتەوە هەرچی شتەمانە دەخوێن باسی ئەمە دەکەن هەر ئەوەندە باس دەکەن کە ئەمانە ئەگەر کورد لەناو خۆیان یەک وایە ئەوە دەوڵەتی بۆ دروست دەکراویش وەکو هەر میلەتێکی تر لەبەرەوە خەتاکەی خۆیەتی کە نابێتەوە بە یەک بۆیە بەڵام کەس ناپرسێ بۆچی نابێتەوە بە یەک وام پرسیارە ناکرێت و ئەم بۆ نابێتەوە بە یەک ڕەتی بەو هێزی بەرگریکەرەوە هەیە تەمان ئەم بەرگریە هەر لە ناو کۆی میلەتەکانیە لە هەر پارچەیەک لە پارچەکانی ئەم هێزی بەرگریە هەیە یعنی هێزی بەرگریەکە هەر هێزی بەرگری نییە بەرامبەر بە دەرەوە هێزی بەرگری پارچەکانیشە بەرامبەر بەچی بەرامبەر بە یەکتر یعنی پارچەکانیش بەرگری دەکەن لەوەی کە ببنەوە بە یەک تاوەکو ئەو مادەیە دروست ببێ کە ئەو فۆرمە وەرگێ ئەوە لە وانەی دواتر ئەوە باز دەکەین هەر هەموو شتێکی دروستکراو ئەو پارچانش کە دروست دەکرێت پارچەی دروستکراون هەموو شتێکی سروشتیش پارچەکانی سروشتینەوە دواتر ئەمە ڕۆشن دەکەینەوە بەس لێرە تا ئێرە ئەوەندە بەسە کە دەمانەوێت جارێ ئەوە تەحلیل بکەین لەناو کورد خۆیان بگەڕێن بۆ ئەوەی کە وا دەکا ئەو فۆرمانە وەرنەگری لەگەڵ ئەوەشا کە بە شکلی وەریان نەگری لەگەڵ ئەوەشا بە لە میلەتەکانی تر باشتر دەچێت بەدەم سەردەمەکەەوە زووتر خۆی فڕێ دەداتە ناو سەردەمەکەەوە بەڵام سەردەمەکە چی لێ دەکا فڕێ دەداتەوە دەرێ بۆ فڕێ دەداتە دەرێ یعنی ئەو شتە تازانەی کە دێن لەبەرەوەی بەردەوام کورد لە حاڵەتێکی هینا بووە بەر لە هەموو میلەتەکانی تر دەچێت پەلاماری دەدات وەری دەگرێت دەخۆی بە چوارپەلەوە دەخاتە ناوی بەڵام دواتر بەرە چی لێ دێ فڕی دەدەنەوە دەرەوە فڕی دەدەنەوە دەرەوەی سەردەمەکە ئەی چی وا دەکا کە فڕێ بدرێتەوە یعنی شتێکی غەریب لەناو ئەم مادە هەیە کە لەوانی ترا نییە بۆیە ئەوانی تر فڕێ نادرێنەوە ئەم فڕێ دەدرێتەوە ئەو شتە غەریبە چییە دەبێت بە شوێنیا بگەڕین دەبێت بزانین ئەمە چییە وا دەکا کە فڕێ بدرێتەوە قبول نەکرێت هەر وەکو چۆن مردوویەکە دەڵێن دەیخێتە ناو گۆڕگۆڕەکە فڕێ دەداتەوە ئەمیش کە خۆی دەخاتە ناو سەردەمەکە فڕێ دەداتەوە و ئەم نەفرەتە چییە لە ئێمە کراوە دەبێ ئێمە لەوە بپرسینەوە سەبەبی ئەم نەفرینەی کە گیانەکە لێمان دەکات وەکو چۆن خوا نەفرەت لە شەیتان دەکات لە باش دەیباتە دەرێ ئەم گیانە مۆدێرنە شەر عینی شت وەکو شەیتان فڕێ دەداتە دەرێ سەبەب چییە حتمەن شتێک هەیە و شتێکی غەریب هەیە کە ئەم سەردەما کام دەچێتە ناوی ئەم شتە غەریبە کێشەی بۆ دروست دەکات لەوەی کە وەریگرێ لەبەرەوە چی دەکا فڕێ دەداتە دەرێ و دەیخاتەوە دەرەوەی سەردەمەکە یعنی چی یعنی ئەو کاتە لەگەڵ ئەوەشە خۆی لەگەڵ سەردەمەکە ئاساس کردوێتەوە بەڵام هەر لە سەردەمەکە بەجێ ماوە و ئێمە لەناو جێمانێکی بەردەوامین ئێمە جێژ ماوین و جێژ نەماوین جێن نەماوین بۆچی چونکە فعلەن ئەو شتانەی هەیە لە سەردەمەکە ئێمە وەکو ئەوانەی کە دەوڵەتیان هەیە باشتریش لەوان شتەکان دەچینە ناوی وەری دەگرین نەریتە مۆدێرنەکان بە ئاسانی وەردەگرین بەڵام لەگەڵەوەشا چییە جێماوی بەردەوام لەناو جێمانین ئەمە ئەگەر شتێک ڕۆشن کاتەوە ئەوەیە کە ئێمە بەردەوام شتێکمان هەیە جێ دەمێنێ و شتێکیشمان هەیە دەچێتە ناو سەردەمەکەەوە ئەوەی دەچێتە ناو سەردەمەکەەوە لەگەڵ ئەوەی جێ دەمێنێ ئەمە چییە وەفعلەن حاڵەتی کورد ئەم حاڵەتەیە حاڵەتی جێمانی بەشێکی و چوونە ناوەوەی بەشێکی تری بەشێکی سەردەمی دەبێتەوە بەڵام بەشێکی تری هەیە ئەوە نایەتە ناو سەردەمەکەەوە ئایا ئەم شتەی لە ناو کووردا هەیە هەر خۆی شتێکی دەرە سەردەمی نییە یعنی شتێک نییە کە لەگەڵ لە دەرەوەی سەردەمە
یعنی شتێکی سەر و سەردەمیە، شتێکە کە سەردەم تاسیری لێ ناکا، شتێکە هەر دەمێنێتەوە. ئەمەی کە دەمێنێتەوە چییە؟ جا ئەلێرەوە ئێمە هەز دەکەین کاتێ بیر لە کورد دەکەینەوە لە ڕاستیە لە بەردەم شتێکی زۆر زۆر ئاڵۆز و زۆر زۆر سەختین و ئەو شتانەی کە ئێمە وەکو کوردێک ڕۆژانە هەستی پێ دەکەین هەست دەکەین شتانە زۆر زۆر ڕواڵەتین و تا حەدێکی زۆر ڕەبتیان بە کێشە ئەسلەکەی ئێمەوە نییە. و لەبەرەوە من هەست دەکەم پێویستمان بەوەیە کە زیاتر بەناو ئەم مۆزوعە قوڵ بینەوە بە دوواداچوون بکەین تاوەکو زیاتر خۆمان بناسین، تاوەکو بتوانین خۆمان تعریفی خۆمان بکەین بڵین ئەمەین. و بۆ ئەوەی ئێمە لەژێر ئەو کوشت و بڕا دەرچین کە ئەو تعریفە هەمووی سەبەبەکەی ئەو تعریفە شەرعەتی پێدەدا کە بۆ ئێمە کراوە، دەبێ ئێمە چی بکەین؟ دەبێ خۆمان تعریفی خۆمان بکەین و شەرعیەتی بوونمان لەو تعریفەوە وەرگرین کە لە خۆمانەوە هاتووەتە ئەرەوە. بەڵام ئەمە بیرکردنەوەیەکی دەوێت کە لە بیرکردنەوەی ئەوروپیەکان زۆر قوڵتر بێ بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەو تعریفە بکەین کە تعریفی خۆمانی، و دەبێت لە بیرکردنەوەی ئەو خاوەندە دروستکەرە زۆر قوڵتر بێت تاوەکو ئێمە بتوانین تعریفێ بکەین کە تعریفەکە هێز پێیاکە و هیچ جێزێکی تر لە دەرەوە نەتوانێت تعریفی ترمان بکە. ئەو تعریفە ئەوەندە بنەماکانی بەهێز بنی تر هەموو تعریفەکانی تر ڕەت کاتەوە. و ئێمە ئەگەر کاتێ لێرەوە سێر دەکەین هەست دەکەین کێشەی ئێمە بەل لە هەموو شتێک لە ڕاستیا کێشەیەکی فکریە، و کاتێ سێری وەزی خۆشمان دەکەین دەبینین دوورکەوت هیچ میلەتێ بەقەدەر ئێمە لەگەڵ بوونی ئەوەی کە ئەو کێشەیە هەیە ینی نەکەوت نەبووە ڕێگای بیرکردنەوەی نەگرتووەتە بەر، و ئێمە پێویستمان بەوەی ڕێگای بیرکردنەوە بگرینە بەر. ئێمە ئەم ڕێگایەمان نەگرتووەتە بەر، نەک کورد لە میلەتەکانی تر باشتر پێشەوانەوە. ئێمە وەکو وابێ دەستبەرداری بیرکردنەوە بین، وەکو وابێ بیرکردنەوە هیچ ئیشمان بە بیرکردنەوە نەڕوا، کێشەکەمان بیرکردنەوە تووشی کێشەکەی کردبین. و ئێمە وەکو وایە ئێمە ڕادەکەین لە بیرکردنەوە، ئێمە دەترسین لە بیرکردنەوە و ئێمە ترسمان بەرامبەر بە خۆمانەوە، ئەم ترسەش بۆمان دروستکراوە لە دەرەوە، ترسی ئەوەمانەیە هیچ بین. و ئەم ترسانە بیرکردنەوەیەکی بێری دەوێت، دەبێ ئەم ترسانە بشکێن، واتە ئەم ترسانە نەشکێن تۆ ناگەیتە ئەوەی کە بەرپرسیارە لەم چارە نووسەی کە کوردی تایە، واتە نەگەی بەوە تۆ تێناگەی لە چارە نووسی خۆت، وە تێناگەی لەو پەیامەی هەتە، تێناگەی لەوەی کە باشە ئێمە بۆ ئاواین لێرە، بۆ لێرە ئاواین